یاسای سەرپەرشتیاری پرۆژەکانە خۆشبەختانە پاش هەوڵوماندووبوونێکی زۆر کە پرۆژەیە ئەو یاسایە پێشکەش بە حکوومەت و بە پەرلەمان کرا بە خۆشحاڵی وێستا یاساکە دەرچووە و ئێستا سەرقاڵی دانانی ڕێنماین بۆ جێبەجێکردنی یاساکە بێگومان بە پێی ئەو یاسایە دەرفەتێکی زۆر ڕەخسێنێ بۆ دەرچوانی کۆلێج و پەیمانگا و ئامادەیە هەم کشتتوکاڵەکان و هەم ڤێتەرنەری بەپێی ئەم یاسایە تەنها ئەبێ ئەو کەسانە سەرپەرشتی پرۆژەکانکەن کە دانەمەزراون لە فەرمانگەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بێگومانەوەش پاشەوەی کە خولی شیاندنیان بۆکرێتەوە پرۆژەکان هەمووی پرۆژەی کەرتی تایبەتە یعنی پرۆژەی کەرتی گشتیمان نییە بەڕاستی هەموو ئەو پرۆژانە پرۆژەی کەرتی تایبەتە هەم پرۆژەکانی سامانی ئاژەڵ پرۆژەکانی پەلەوار پرۆژەکانی خانووی پلاستیکی هەموو ئەو پرۆژەکانی بە پیشەسازیکردنی کشتتوکاڵی ئەمانە هەمووی کەرتی تایبەتە هیچی کەرتی گشتیتیان نییە بۆیە ئەمانە دامەزراندنی ئەو کەسانەیە لە کەرتی تایبەت بێگومان بە سەرپەرشتی وەزارەت و فەرمانگاکانی وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاو لە پارێزگاکان